بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيد الأولين والآخرين محمد وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. برایان خوشکانی عزیزم، سلام و رحمت و مهربانی خوای پروردگار برژێ بەسەر هەموو لایەکتانە. داواکارین خوای پەروەردگار و لێ پاڕێمەوە لەم شەوی 27 ڕەمەزان و شەوی لەیلەتول القەدردا خوای پەروەردگار فەزڵ و گەورەی ئەو شەوەی بە قسمەتی هەموو لایەکتان کردبێت، دوعاکانتانی گیرا کردبێت. خوای پەروەردگار لە گوناه و تاوانی هەموو لایەکمان خۆش بوو بێ ئینشاء الله. خۆشەویستانم، مانگی ڕەمەزان یەکێک لە شتە جوانەکانی، یەکێک لە شتە نازدار و نایەبەکانی سەخیبوونی مرۆڤەکانە، بەخشندەیی مرۆڤەکانە. ئەو مرۆڤانەی کە چەندین ساڵە چەندین مانگە نەیان بەخشیوە، بیریان لای هەژاران و نەداران نەبووە، لە مانگی ڕەمەزاندا ئەبەخشن، لە مانگی ڕەمەزاندا ئەبنە نمونەی بەخشیندەیی. بۆیە بەڕاستی ئەم مانگی ڕەمەزانە باشترین مانگە بۆ سەخێتی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوام سەخی بووە، بەڵام لە مانگی ڕەمەزانە زیاد سەخی بووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ باشترین خێر و چاکە ئەو خێرەیە کە لە مانگی ڕەمەزاندا ئەنجامی بدەیت، ئەو پارەیە کە لە مانگی ڕەمەزانە ئەنجامی بدەیت. ئەزانن لە مانگی ڕەمەزانەدا بەهۆی ئەو ڤایرۆسی کۆڕۆنایەوە کە وڵاتمانی گردبۆوە، جوڵەی بازرگانی نەمابوو، دوکانەکان داخرابوون، کرێکارەکان ئیشیان دەست ناکەوت. ئەوانەی کە ئیشێکیان هەبوو لە ڕابردوودا ئیش و کاریان نەمابوو، موچەش بەم شێوازە دواکەوتووە. ئەزانن ئازیزان خەڵکێکی زۆر هەژار کەوتووە. ئەزانن خەڵکێکەیە توانای نییە ئازیزان و خۆشەویستانم سەرفترە دەرکات. چەندین کەس من فتوان بۆ داوەکە ئەم ساڵ سەرفترەی لەسەر نییە، چونکە نیەتی پارە لە گیرفانیان نییە. چۆن بتوانێت 15,000 20,000 زیاتر یا کەمتر بە سەرفترە دەرکات؟ ئەزانن لە مانگی ڕەمەزانەدا ئاوردانەوە لەو هەژارانە چ کارێکی گەورەیە؟ ئەزانن خۆشەویستانم هەموو ڕۆژێک کە خۆر هەڵدێت دوو مەلائیکەتی پیرۆزی خوای پەروەردگار دێن بۆ سەر ئەرز. ئەزانن بۆچی دێن بۆ سەر ئەرز بەڕێزان؟ یەکێکیان هەردووکیان یەکی دوعایەکەکەن. یەکێک لەو مەلائیکەتە بەڕێزانە کە مەلائیکەت دیارە تاوان و گوناه ناکەن، دوعاکات بۆ ئەو دێتە خوارەوە، اللهم أعطي منفقا خلفا. خوایە ئەوان ئەو مەلائیکەتان ئەم دوعایکیان ئەم دوعایەکە، خوایە ئەوەی کە بەخشیوێتی، ئەوەی کە ئەبەخشێ ئەمڕۆ، خوای پەروەردگار جێکەی بۆ پڕکەیتەوە، بەرەکەت بخەیتە ماڵەکەیەوە. ئەوی تریشیان ئەڵێ اللهم خوای پەروەردگار ممسکن تەلەف، ئەو کەسێک کە نابەخشێ و چروکە و ڕەزیلە، خوای پەروەردگار ماڵەکەی لە ناو بەرە، سەرۆت و سامانەکەی لە ناو بەرە. ئینسانە بێ هەوڵدات خۆی بەر ئەم دوعایەی مەلائیکەتی خوای پەروەردگار بخات، بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە. لەم مانگەدا کە خۆشە ئینسانێک وەکو خۆت بژێنیت، خۆشە بەڕێزان کە جلت بۆ منداڵەکەی خۆت کرد، منداڵێکی دراوسێکەت زۆر خۆشە جلیش بۆ منداڵە بکەیت. هیچی تێ ناچێت دراوسەیەکی فەقیرت هەیە، دراوسەیەکی دەستکورتە هەیە، خۆ هیچی تێ ناچێت ئەگەر لەم مانگی ڕەمەزانەدا بتوانی بەشێک لەو خواردنەی خۆت خۆی بۆ ئەوانیشی بکڕیت. ئەزانین چی خێرێکی گەورەی بەڕێزان کە بەڕاستی ئەرزم کردن ئەم ڕۆژگارەی ئێمە خەڵکی هەژار زۆر زۆر ئازیزانە خۆشەویستان، وەڵای خەڵکی وا هەیە قەت تەسەور ناکەی لەم قاڕەیە بشی، ئەوەندە داماوە. کاتێک دەستگیرۆی ئەماکەی کێ ئەڵێ ئەمە هۆکاری لێ خۆشبوونت نییە، خوا لێت خۆش نایە بەهۆی ئەمەوە. بەڕێزان خەڵکی وا داماو، خەڵکی وا ڕەش و ڕوو تەلەفۆنەکە ئەی ناسین. بەڕاستی ئەگەر باسی کەین لەوا چێ بڵێن ئەمە لەم وڵاتەیە ناژی، ئەمە چۆن خەڵکی وا لەم وڵاتیایە؟ بیرفعلەیشە خەڵکی داماوەیە، خەڵکی فەقیرەیە.
تەسەوڕەکەن خەڵک لەم کوردستانەیە پارچێ و چۆ بۆ کڕینی سەمون بۆ کڕینی نان کاتێک کە قەرەباڵغ بۆ سەمونخانەکە پارەی پێ نەبووە نانیشی نەبووە لە ماڵەوە نەیتوانێ بچۆ داوا بکە لە ڕووی نەهاتووە چۆ لە تاریکیەکدا دانیشتۆ تا نانەواکە چۆڵ بۆ دوای چۆ داوای 3 نانی کردووە تەسەوڕەکەن بەڕێزان تەسەوڕەکەن خەڵکی عایلەدارە سوێن نەخوا 1000 دینار لە گیرفانانی ئالی مزگەوتیشە خەڵکی زۆر داماوایە بۆیە بەڕاستی ئێمەی موسڵمان ئیسلام زۆر هەنمانەدا ئاگامان لەوانە بێت ئاگامان لەو هەژارانە بێت یەکێک لەو شتانێک کە تووڕەیی خوای پەروەردگار لادا سەدەقەیە خێرکردنە ئین سەدەقەتە السر پێغەمبەری خوا فەرمێ خێرکردن بە پەنهانی تووڕەبوونی خوای پەروەردگار نایەڵێ تطفی غەضەب الرەب کاتێک خوا لە قەومێک لەگەلێک لە بەندەیەک تووڕە بێ بەوەی ئەو خێرکردنەوە تووڕەی خوای پەروەردگاری لێسەر نامێنێ عەزیزان ئەزانن بەوەی خێر و سەدەقەوە بەوەی بەخشندەییەوە زۆرێک لە نەخۆشەکان خوا شیفای بۆ ناردوون پێغەمبەریش خوایش فەرمووی داو مەرضاکم بسەدەقە ئەو نەخۆشانەی کە زۆرترین شوێنت پێ کردووە هیچ دکتۆرێک عیلاجی نەدوەزیوەتەوە بۆی سەدەقەیەکیش بەکاربێنێ داو مەرضاکم بسەدەقە نەخۆشەکانتان دەرمانی خێرکردنیان بۆ بەکاربێن دەرمانی خێرکردن عەبدوڵای کوڕی موبارەک باسی پیاوێکە کاڵە 7 ساڵ قاچی هێشە 7 ساڵ دوومەڵێ وەرەمێ لە قاچی دەرچوو بوو هەرچی دکتۆرە بوو گەڕا چارەسەری نەبوو دوایی پێی وت کاکە بچۆ لە شوێنێک کە فڵان جێگا ئاویان نییە و خەڵکە ئەوەندە هەژارن بچۆ بیرێکیان بۆ هەڵکەنە لەسەر حسێبی خۆت کە ئەو بیرە هەڵکەن گەیاند بە ئاوی لێهات ئومێد دەکەم خوای پەروەردگارم کێم و جەراحەت و وەرەمەت کە هەیە لە ناوی بەرێ بالفعل کابرا کردی و خوای پەروەردگار شیفایدا چەندین نمونە بەڕێستان بینیوتانەوە زۆر جار لە تۆڕە کۆمەڵاتەکان ئەیبینن داو مەرضاکم بسەدەقە ئیسلام هانمانەدا بەو شێوازە بین مەرج نییە خێرکردن پارەی زۆر بێت مەرج نییە بەڕێزان با پارەی کەم بێت چونکە اتقوا النار ولو بشق التمر لە تەخورمایەک کەم نییە خوای گەورە باسی مسقالە زەڕەی کردەوە کاکە لە مسقالە زەڕە کەمتر نییە خوا شەرمی نەکردەوە باسی مسقالە زەڕاکە من تۆ بۆ شەرم بکەین 250 بکەینە خێر کەم نییە بەڕێزان تۆ ئەگەر لە ئەوەڵی ڕەمەزان و لە ماڵە هەر ڕۆژی 500 دینارە بکردا دەستمونقەی 15000 بە دڵی کەسێکت پێ خۆشە کرد سیر نەبێ بەلاتەوە با شەیتان و گومانەت پێنە با بڵێ جا 50000 چییە بەڕێزان هیچ لە 50000ەکە کەمترە 50000ەکە خۆ زۆر باشترە ئینسانی وایە 2000 پێیە 1000 بەخشێ لە بەرخوا ئینسانی وایە 2 دەفتەری هەیە دەفتەرێکی بەخشێ لە بەرخوا لەواچەوەی 1000ەکە ئەجر و پاداشتی گەورەتر بێ لای خوا ئەمە نیوەی ماڵەکەی کردووەتە خێر ئەوی تریشان نیوەی ماڵەکەی کردووەتە خێر بۆیە بەڕاستی ئەم مانگا ئەم بەرە جەژنانە بەڕێزان کاتی هاوکاریکردنی هەژارانە داواتان لێ یەکەم برا بەڕێزەکانم خوا پێداوەکان ئەو کەسانی خوای تەعالە ماڵ و سەرۆت و سامانێکی پێداون خوای تەعالە پێتانە فەرمێ ئەنفیقوا ببەخشن لە چی ببەخشن مما ڕەزەقناکم لەوەی کە ئێمە پێمان داون ڕەزەقناکم خۆ ئێمە پێمان داون کاکە لەوەی خۆمان بەخشن کە پێمان داون خوای تەعالە فەرمێ و ماڵەی ئێمە پێمان داون دەی لەو ماڵە ببەخشن بۆیە بەڕاستی کاتێک کە تۆ بەخشی لە ڕۆژی قیامەتدا لەژێر سێبەری بەخشینەکەدای لە ڕۆژێکدا کە هیچ سێبەرێک نێجگە لە سێبەری عەرشی خوای پەروەردگار نەبێ تۆ لەژێر سێبەری سەدەقەکەتای خێرەکەتای یەکێک لە دەرگاکانی بەهەش دەرگای سەدەقەیە ئایا تا ئێستا بیرت لێ کردوتەوە کە کارێک بکەی لە دەرگای سەدەقە و بانگت کرێ بانگت بکەن بۆ بەهەشت لەو هەش دەرگای باش دانێکیان دەرگای سەدەقەیە خێرکردن ئەبێتەوە کاری کە لەو دەرگایە بانگت کەن وەکو ئیمامی ئەبوبەکر بانگ کرێت بۆیە بەڕاستی ئێمە موسڵمان ئەگەر بمانەوێ بەهشت بەدەستبێنین ڕێگەت زۆر زۆرە بۆی باشت بەدەستبێنین برایە خوشکانی عزیزم ڕێگە زۆر زۆرە خەڵکی زۆر داماوەیە خەڵکی زۆر هەژار هەیە خەڵکی زۆر بێناز هەیە خەڵکێ لە وڵاتەدا دەریان کردووە لە خانوودە چونکە پارەی کرێ نییە
خەڵکێ لە وڵاتەدا بەڕێزان واللهی پارەی دەواکەی نییە بۆ نەخۆشەکەی بکڕێت. عەجیب نەبێ بەلاتان و بەڕێزان. ئەمە کۆمەلگای ئێمەیە، ئەمە حەقیقەتی کۆمەلگای ئێمەیە لەم کاتەیە. بۆیە بەڕاستی ئەم مانگە مانگی بەخشندەییە، مانگی ئەوەیە کە هەمومان خێر بکەین. ئەگەر هەمومان خێر بکەین کەمیش بێ خێرەکە زۆرە بێ بە هەمومانەوە. بەڵام کاتێکە کەمترینمان خێر و سەدەقەی کرد ئەو کاتە خەڵکی هەژار هەر وەک ئەمێنێتەوە وەکو چۆن ئێستا مێنێتەوە بەڕێزان. بۆیە ئەم مانگی ڕەمەزانە با لە دەست خۆمان نەدەین، با هەوڵ دەین هیچ نەبێت جارێکیش بێ دوو جاریش بێت لە مانگی ڕەمەزانەدا سەدەقەیەک بکەین، خێرێک بکەین، ببەخشین. صیفەتێک لە صیفەت لە ڕەوشتێک لە ڕەوشتە جوانەکانی پێغەمبەری خوا جێبەجێ بکەین کە ڕەوشتی بەخشندەییە لە مانگی ڕەمەزاندا. با هەوڵ دەین بەو شێوازە بین بەردوعای و نزای مەلایکەتی خوای پەروەردگار بکەین کە دوعامان بۆکەن. هۆکاری بەرەکەتی سەرۆت و سامانە ئاگادار بن. ئینسان جاری وایە نابەخشێت کە نابەخشێت ئیدی ئەم ماڵ و سەرۆت و سامانەی و بەرەکەتی تێ ناکەوێ وەکو کەسێک کە ماڵەکەی بەخشیوە. بۆیە خوشکانی بەڕێزم، برایانی عەزیزم، لە هەر گەڕەکێک داژین، لە هەر کۆڵانێک داژین، هیچ نەبێت چەند ماڵێکی دەوروبەری خۆت کە حاڵیان لە تۆ خراپترە بتوانی دڵیان خۆشکەیت، هەتیوێک دڵخۆشکەی، بێنازێک دڵخۆشکەی. کەسێک کە لەم مانگی ڕەمەزانەدا نەیتوانیوە وەکو تۆ بژی، نەیتوانیوە جلی بۆ مناڵەکانی بکات. چەند خۆشە خوشکان و برایانی بەڕێزم تۆ بڵێ ڕۆژێ دەستی مناڵەکەی بگریت و بڵێ دەی با بڕۆین لەگەڵ مناڵەکەی خۆما جلت بۆکەم، یان بڵێ ئەوە پارەیەک جلی ئەم جەژنەتانی پێ بکەن. ئەزانین چەند خۆشە بەڕێزان، وەڵی زۆر مرتاحە بن، وەڵی دڵتان زۆر خۆشە بێ بەڕێزان. باوەڕ و قەناعەتکەن ئەوەندە دڵتان خۆشە بێت چەند ڕۆژ دوایەوە ئەو خۆشێ لە دڵتانایە. جێبەجێ کەم بزانن وایە نە بەڕێزان. کێمان لەگەڵایە؟ دایکی ئەحمەد لە سمسماڵ. دایکی ئەحمەد بەڵێ فەرموو خوشکە گەورەکەم. دەستخۆشی و بەرنامە جوانن لێکەماوە سەگیان خوا بتپارێزێ یا ڕەبی. خۆی گەورە جەزای دنیا قیامەتت داتەوە ئینشەڵڵا. خوا مەحفوظ بی خوشکی گەورەی. زۆر سپاسی ئەو برایشەکەم کە ناینەکەی بۆ مۆرگرت، خوای گەورە بیپارێزێ. خوێندێکی بۆ مەرگرت. یا ڕەبی خوای گەورە پایداریان کە ئینشەڵڵا. ڕازی بێ. مامۆستا سەگیان سوالێکم هەبوو. بەڵێ. ئەڵێن نەیساوە دانیشتینە بۆ لەیلەتوڵ قەدر و ئەم چەند شەوانە یعنی ئەتوانی سەلات و تەسبیح یعنی هەموو شەوێ بیکەی یان چۆنە؟ هەرە پرسیارەتە بوو؟ بەڵێ پرسیاری ترشم هەبوو. بەڵێ. مامۆستا گیان ئێمان بڵێ جیرانێکمانەیە هیچ زەرێکمان بۆیان نەبووە زەرێریان بۆیە من نەبووە، بەس هەر بەبێ هۆکار و بەبێ هیچ شتێک ئەم دوتیان کردە لەو قسە ناکەن لەگەڵ ئێمە چەند جارێ ئەم سەلامی عەلەیکە قسەیان لەگەڵ ئەوان هەر نایکەن. ئایا ئێمە گونەحدارە بین؟ ئەخر هۆکارەکەی چی وە پێشتر قسەدا نەکرد پێکەوە؟ پێشتر قسەمانەکرد هیچ هۆکارێکیش نییە، نە ئەوان و ئێمە زەرمان بۆ یەکتری نەبووە، هیچ شتێکش نییە لە بینمانە هەر لە خۆیان ئەوان لێمان لالوتن نازانی هۆکارەکەی چییە. ئێمە هەر سەلام و کەلام خۆمانەکەی لەگەڵیانە ئەوان هەر ئاوان ئەسن نازانم ئێمە گونەحدارە بینیانمە. ئینشاءڵڵا وەڵامتە دەمە بەسەر چاو. دەست و چاو خۆش بێ خوالت ڕازی بێ. گەورە ڕێزگارت کە ئینشەڵڵا. خوالت ڕازی بێ. کاک سۆران؟ کاک سۆران لە کەلارە بەڵێ فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله كاك سۆران جان. ماشي ماما طيان. يا ربي خوا بتپارێزێ. والله ماما طيان برسيارك مياه. فەرموو. والله من قلت 86 ساڵە. 36 ساڵ خوا تەمەن درێژەکە. نەنوێژم کردووە نەڕۆژم کردووە. تا ئێستا؟ تاکە ئێستا مەسەڵەن کردوومە نوێژم کردووە ڕۆژم کردووە کەم کەم کردووە و بردیمە. بەڵام تەوبەم لێ کردووە کە لەمە دوای تەوبەم کردووە دەستکەمە نوێژەکانم بە جوانی و ڕۆژەکانم بگرم بە جوانی. بەڵام لە فکر خۆمە زۆر لێکێدەم وەڵام تەمەنم تازە ڕۆژتووە ئەوەنە ساڵە من نوێژم نەکردو و ڕۆژم کردووە بەم خۆخوا پرای ناکەم ئەوگانتم دەمەوە قەرزەکان. ئیترش من نازانم ئیتر وەڵامەکەی چییە بێت. بەسەر هەردوو چاوم بەسەر هەردوو چاوم. خوالت ڕازی بێ خوالت ڕازی بێ یا ڕەبی کاک سۆرانجیە.
بەناسخانمان لەگەڵایە بڵێ فەرموو. مامۆستایان چۆنی؟ سپاس دەکەم خوشکە بەناس. دەستخۆشی بەرنامەکە لێکە. خوا بتپارێزێت. مامۆستایان وای دوعای خێرمان بۆ بکەم ناڵمان بەرەوە ئینشەڵڵا. مناڵتان نەخۆشە؟ نەوەڵڵا نیمانە داوای دوعای خێر لێتی بەم شەی مبارەکە. یا ڕەبی خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی شەڵا و خوشک و برانەی کە ئەمان بینن دەستیان بەرزەکەن و ئامینەکەکەن خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی منداڵی ساڵح بەم خوشکە بەڕێزە ببەخشێ و بۆ بەڕێزانێکی جوان لەمانە یا ڕەب العالەمین. ئینشاڵڵا دوعای تایبەتیش بۆکەین بەسەر چاو. خوشکی گەورەی منیت. کاک عەبدولجەبارمان لەگەڵایە. کاک عەبدولجەبار عليكم السلام ورحمة الله. ماما صلاة بسكارك معناها. فرموا. ماما صلاة دوني من دروجوهم. بلى. سفرية كنت. لسفرية روجوهم نشكان. ساعات مو مالن جاي. زور مو هاشكان. بلى. هذا هو بسكارك. يعني شو بس سفرك بيتعقد بوي؟ شو سفرجة نمشي كان سفرجة درام وبومال زور بيتعاقد إنما يعني وعدبك زور موحد. إن شاء الله ولا متدم بس تشاو. بس تجمع وقت. خوالة راجي يا رب العالمين. خوالك يا رب تفعل كاك عبد الجبار جيان. إن شاء الله لخدمة التابين كاك عبد الجبار. خوش كاشنا من لقلا يا بلا فرمو. السلام ورحمة الله خوش كاشنا. ما صدق سيركم هي. فرمو خوش كبرزكم. ماما صار خوش كيكم هي مش بخلاء أساس. خوش كيك تيجي كا؟ كاتي كان عليه ليك كاتي لأنه أتقول سر داود كاتو. أمن جديد لسه. برسياركات أم خوش كاتي نيوجا كاتشي؟ مش بخلاء كان بخلاء أخواني. مش بخلاء كات. ليكي كاتي لسرتاو تسيكاتو. لتشي هلاكات. عليه؟ لتشي تشتكي هلاكات. تحيات الفاتحة لقل الله وخدا لمعنى حلاكة أو لسرتاو تسيكاتو. بجواني لبري كردويان هر بهلا لبري كردوه. لبر نسيها مو لبر طلع ليكي كاتي الوصيل بيدك كتبه. إن شاء الله والله تدم خوش كاشنا بس تشاو. وماما فجان ونقول شو أنا صار في صلاة وعايزة خير أنا تقولي شو حوركاني تبشنا. شون؟ وعلم أنصار أنا في صار كل وعظمت وعايزة خير مع بعض. بس تشاو. بس الحد وتشاو. بس الحد وتشاو. خوشکی گەورەی منیت. کێمان لەگەڵایە؟ کاک هیوا لە خزمەتین. عليكم السلام ورحمة الله. خوا بتپارێزە يا رب العالمين. محفوظ بي يا رب. فرموا. أجر بلوي الرقم لوزنستانه ياخذ بلوي الرقم لبارانا بمشي بنا حضرات ياخذنا. هلو برسالة أبو؟ بعد هذا برسالة بس هردو تشاو. زور سباز ممنون. إن شاء الله على خدمتها بس هردو تشاو. كاكاوات جيان. باش ما مسجل. يا أخوة بتبارز كاكاوات. كل بانم دست ما تكون بساقه. خوالة رازي بيا رب العالمين. بقول دام والله ما مسجل بسيرك ما بو. خدمتها. والله ما مسجل من دو تقريبا 6 ساعات للنيوج وروجو ويتل تو يعني لي دور كوتو ما تو هلا دائما ماشي مشغولة دائما بطاقة دائما دقل دايك ما قدام بولا ما أنا دايك مقصيقة تورا تيجي. بوشي اللي دور كوتو دو؟ والله ما وصلنا زي معدل ماشي مشغولة معدلنا مرتفع زوزو يعني معدل ماشي مشغولة. إيش تشيها؟ إيشم جراج سيارة معناها. لقل دايك تابينت شونه؟ والله إذا قل دايك ما بين ما باش بس جاري أو أجا حق سيجي بسيط إيش كيتم اللي خوم زورت الرعابم يعني تواضع كلكم نما يعني يقصي بسيط زورت الرعابم فيه. يعني رمضان برجو بوي؟ لا والله ما مصر. برجو نبوي أي لقى النجا؟
وەڵام لەگەم نوێژە باشم نوێژەکەم بەڵام ڕۆژم بۆ ناگیرێ. ئیش و کارت قورسەیان؟ وەڵڵی مامۆستا گیان ئیش و کارەکەم بە ئارەوەڵا قورسە ئیتر هەتا ئێوە لەبەر خۆرە ئابیت. ئینشاءالله وەڵام دەدەمەوە کاگاوت بەسەر هەردوو چاوم. ما قوربان مامۆستا گیان دانیشە بە دیار بەرنامەکە و سپاس دەکەم باشە؟ قوربانم بە ساقم مامۆستا گیان بە ساقی ڕەبی خوای تەعالا ڕەحمەت لێ بکە کاگاوت. با قوربانم دەستێ ماچەکەم بە ساقم. پارێزێ. خوشکە مەریەم. الو فەرموو خوشکە مەریەم. السلام عليكم ماما ساجان. عليك السلام ورحمة الله. ماما ساجان دوست بسیار من هبو. بله. بسیار یکم من ادمیناکم بویاکم تسم يعني مكياجكم بوها سری خوم يعني بو دلونا. بزنس أصلا قبول بس يعني بسير بزنس ثاني. بله. أو بسياركم بسيار الجوان اللي ماما ساجان. أخوي جوزاء بسي خرافين لو فكان بجوزان لكالم دنيا. بله. يعني بون هناك كاتي كجناح كارا مصيبتي بسرادي أتواني بلين أما بعد توانا كيف إجاتوا. هلا دو برسالة أبو. بلا ما بجانسون بآخر ما أشوفك فازا وسجي ما أشوف من ذا. يا ربي خواي پروردگار جانتان خوشتر کا خوشکە بەڕێزەکە. باس ما مستجان. يا ربي خوا جانتان خوشکە بۆ خاتری ناوجوانەکە. کاک فەرهاد. بەڵێ کاک فەرهاد لە سویدەوە. کاک فەرهادیان لە خزمەتتان. بەڵێ خۆشەویست سپاس دەکەم. خوا بتپارێزێ. کاک فەرهادیان. گیان لە خەتم ئەوە خوشکە مەریەمە لە ئاغام بێ. گوێبیستی جەنابتی لە خزمەتتان فەرموو. وەڵی مامۆستا گیان من لە سویدم. بەڵێ. هەموو کاتێ مزگەوتمان هەبوو لە مزگەوتە تەراویحمانە کرد تاعاتی خوا و لە وڵاتی غەریبی بەڵام ئینساڵ بوومەی ئەم نەخۆشی و وەربەختیوە مزگەوت داخراوە بەڵام من یەکشتە لەگەڵ مزگەوتی کورسانە بڵێن پەیام و ئەو ئامۆژگاری و کەناڵەکان کە تەراویحەکان من لەگەڵیانە نوێژ و تاعاتی خۆ بەکەم ئایا قبولە تا قبول نییە یعنی تر بەتەنیان لەگەڵ ماڵم ناوە چۆن پێمان بچووە مزگەوتمان داخراوە بەڵام من لەگەڵی تەلەڤیزیۆنی کورسانە و لەگەڵ ئەوانەدا من نوێژ و تاعاتی خۆ بەکەم تەراویح و دوعا و شتیوە. ئینشاءالله وەڵام دەدەمەوە کاک فەرهاد بەسەر هەردوو چاوم. چاو نێشە بەسەر هەردوو چاوم کاک فەرهادیان بەسەر هەردوو چاوم. باوکی دانیال. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. مامۆستا باش بە قوربان. يا ربي خوا بتپارێزێ. سلامت بە قوربان. وەڵام مامۆستا پرسیارێکمان هەیە. لە خزمەتتانین. خزمەت لە منە وەڵا مامۆستا من خۆم خەتمی قورئانەکەم هەنێ جار بە سەوت خوێنم و هەنێ جار بە گوێگردن گوێ لێگرم بە خەتم بۆم حەسابە. يعني بەشێکی گوێیە؟ بەڵام بەشێکی بە گوێگردنە و بەشێکی ئەوەی بتوانم بخوێنمەوە بە خوێنمەوە بڵێن. هەرە پرسیارەتە بوو؟ وەڵای پرسیارێکیش مێ مامۆستا من چکە بەوەی هەمە ڕۆژ و ڕۆژەکان ناتوانم ئیشکەم بە شەو ئیشەکەم. ئیتر ئەم دوو سێ شەوە چکە ئیشەکەم شەو بوو لە سەعات 12 ذکرمە کرد لە ناو ئیشەکەم هەتا دەورێک لە ئیشەکەم هاتمەوە لە یەکە چوومە مزگەوت. ئایا بۆم حەسابە بۆ ئەو شەو نوێژ ڕۆژتانە؟ ساعات یەکە چووی؟ ئەتر لە یەکە چوو چکە دوای بانگی ئیشا چوم تا سەعات یەک. ئیتر من لە دەوری 11 ذکر و شتمە کرد لەسەر ئیشەکەەوەی کە بتوانم بەدەم بیکەم. ئیتر لە یەکە چوومەوە لە بۆ ماڵ و تا چوومەوە ئەو بۆ 1:30 و لە 1:30 لە مزگەوتا نوێژشمە کرد. ئینشاءالله وەڵام دەدەمەوە بەسەر هەردوو چاوم باوکی دانیال. قوربانی مامۆستا خوا جزاکەتان. لە خزمەتتان. ئەگەر کۆتا پەیوەندیمان کاک محەممەد بێ کاک محەممەدیان. السلام عليكم مامۆستا گیان. عليكم السلام كاك محمد جيان. مامۆستا گیان پرسیارێک لە حەمەد ناوێ. لە خزمەتتان. مامۆستا گیان وەڵای عیب نەگەن مێزە چورکەمان هەیە بڵێن مێزە چورکە هەستا داهێن دکتۆریش دەکەین و هیچ ئەوە نییە هەر بە بەردەوامی ئەوە دێ ئەتر زانم ژابان زێتە مەمنون نەبین. بەڵێ دەوا شتە بەکارێ ناوە؟ گیان دەوا و دەرمان؟ بەڵێ مامۆستا گیانە بەس ئەتر هەر ئیسفادەی نییە
دنباب زار لنا شرعي بسر هردو تشاوم بسر هردو تشاوم خواهي قرنو منزل كما يا ربي خوابت باريزي يا ربي خوالت رازي يا ربي برایان و خوشکانی عزیزم دێمە سەر پەیوەندیەکانی ئێوەی بەڕێز بە ئومێدی ئەوەی کە بتوانین وەڵامتان بینەوە. دایکی ئەحمەد پرسیاری کرد و بهی نەستەعین پرسیاری ئەوەی کرد خوشکە بەڕێزەمان کە سەڵات و تەسبیح ئایا هەموو شەوێ ئەکرێت؟ طبعا سەڵات و تەسبیح برایان و خوشکانی بەڕێزم بەڕاستی نوێژێکە ئینسان بتوانێ هەر هیچ نەبێ ساڵی جارێ بیکە ئەگەر توانی هەموو شەوێ ئەگەر نەیتوانی هەموو هەفتەیە ئەگەر نە هەموو مانگی ئەگەر نە هەموو ساڵێ یان لە تەمەنیا یەکجار حەدیسەکە حەدیسێکی حەسەنە واتە کاری پێ ئەکرێت فەرموودەکە فەرموودەیەکی دروستە بۆیە کردنی خێرێکی زۆر گەورەی تایە سەڵات و تەسبیح و ئینسان ئەتوانێ هەموو شەوێ بیکە ئینسان ئەتوانێ هەفتەی جارێ بیکە ئینسان ئەتوانێ لە ڕەمەزانە حرسی شەوەکە بیکە واتە سەڵات و تەسبیح کاتێکی دیاریکراوی بۆ نییە. برایان و خوشکانی بەڕێزم هەر کاتێ مرۆڤ کاتی هەبوو مەجالی هەبوو ئەتوانێت سەڵات و تەسبیح بکە بەڕاستی ئەجر و پاداشتێکی زۆر زۆر گەورەی هەیە. پرسیاری دووەمیم خوشکە بەڕێزەمان ئەڵێ دراوسەیەکمان هەیە بەبێ ئەوە هیچ ناخۆشی هیچ قڕەقڕ و دەنگە دەنگێ لە بینمانە ببێ سارد و سڕن لەگەڵمانە ئێمە سەلامیان لێ یەکەین ئەوان سەلامان لێ ناکەن جوابمان نادەنەوە بارحال هەر عادزن لێمان. طبعا ئەگەر سەبەبەکەی بزانن جەنابتان بۆ نمونە خەتای ئێوە بێ ئەبێ داوای لێبوردنیان لێ بکەن لەوە چێت دڵیان بۆ بێتەوە ئەگەر خەتاکە هەنی شتێک بەدی ئەکەن ئێوە کە خەتاتان بێ ئەگەر نامادام سەلامتان لێ کردوون یعنی هیچ شتێک لە خۆتانە شک نابن لەوە چە کەسێکی خراپ قسەیەکی برد بێتەوە ئەوانیش بەبێ ئەوەی بەدوایە بچن لێتان عاجز بوو بێتن خەڵکی خراپ زۆر لەم ڕۆژگارەیە بەداخەوە مادام سەلامیان لێکن جارێ سەلامتان لێکردن دوو جار سەلامتان لێکردوون ئەوان هەر نایەنە پێشەوە وەڵامتان نادەنەوە ئەوە یەقینتانە بێ گوناهەکە ئێوەش بۆ ئەوە نووسرێ ئێوە لای خوا گوناهبار نابن. خوشکە بەڕێزەکەم کاکە سۆران ئەو برا بەڕێزەمان پرسیاری وەی کرد کە تەمەنی 36 ساڵە نوێژ و ڕۆژی کەم کردووە یعنی سارد و سڕە لە نوێژە بە شێوازێکە ئێستا ئەیوێت بگەڕێتەوە تەوبە بکا و دەستکاتە نوێژکردن بەڵام هەلە خۆیەوە بیر لەوا کاتەوە کاکە تازە من تەمەنم گەشتۆ 36 ساڵیانی هەرچی تاوان هەیە کردومە هەرچی گوناه هەیە کردومە تازە بێم داوای لێ بردن لە خوا بکەم و بگەڕێم و بەلای بەڕێزان یەکێک لە فێڵەکانی شەیطان ئەوەیە بە خەڵکەڵێت چی تازە بەنیازی داوای لێ بردن لە خوا بکەی بەنیازی پەشیمان بیتەوە تاوان نەمانەیەکی گوناح نەمانەیەکی زوڵم نەمانەیەکی بەن تازە بەنیازی کۆرە با بە خوار لێت وەرناگرێت ئەمە قسەی شەیطانە. ئاگادار بە کاک سۆران گیان بەرا خۆشەویستەکەم یەقینتە بێ ئێستا جەنابەت 2 ڕکعات دەستنوێژ بگریت بگەڕێتەوە بەلای خوا بڵێ اللهم توبت ئیلەیک خوایە من گەڕامەوە بەلای تۆ تەواو ئەوە بڕیار بێ ئەو فەرمانانەی تۆ پێمەکەی جێبەجێ یەکەم لە نوێژ و لە ڕۆژووە خوایە ئەو شتانەی کە تۆڵی مەیکە خوایە من نایکەم وەڵی یەقینەتە بێ ئێستا لای خوای پەروەردگار لە من پاکترە بیتەوە لای خوای پەروەردگار خوا زۆر بەڕەحمە بەڕێزان خوای پەروەردگار لە حەدیثێکی قودسیە ئەفەرمێ ئێوە بە شەو تاوانەکەن کە بە ڕۆژ داوای لێبوردنەکەن من لێتان خۆشە بە ڕۆژ تاوانەکەن بە شەو داوای لێبوردنەکەن پەشیمانە بن و من لێتان خۆشە بم من لە گوناهەکانتان نەبوورێم. خوای تەعالا زۆر بەڕەحمە خوای تەعالا زۆر بەسۆزە کاک سۆران بۆ ئەوە شەیطانەوە بۆ دروستەکە هەتا بادە قەبرەوات پێڵێ ئەو خەڵکێکی زۆر یاوا فری بداوە ئێمە دوعات بۆکەن یا ڕەبی خوای پەروەردگار دامەزراوت کات. بەڕاستی برا بەڕێزەکەم ئەگەر 36 ساڵە نوێژت نەکردووە ئەگەر 36 ساڵە بە ڕۆژوو نەبووی ئەگەر 36 ساڵە لە گوناحە ژیاوی بەخوا یەقین دەبێت 36 تریش بژیت وەڵڵاهی دڵت خۆش نابێت وەڵڵاهی ژیانت مرتاح نابێ وەڵڵاهی هەست بە نەقسەکەیت. بۆیە بەڕاستی من داوا لەو برا بەڕێزەمەکەم ئەم ئاەتی قورئانی پیرۆز ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى. يعني کەسێک کە پشتەکات لە دینی خوا ژیانی ناخۆشە بێ
ئەوە ژیان خۆشی نییە بەڕێزان خانووی خۆشی هەیە و فێر لایە نا ئەوەی لە دڵی خۆش نابێت دنیای بێ دڵی خۆش نابێت ئەو خەڵکە بۆ نەخۆیە کوژێ ئیمانیان بتەو نییە بۆی بەڕاستی برازیزەکەم ئەمانگی ڕەمەزانە فرسەتە بگەڕێیتەوە ئەم شەو شەوی قەدر شەوی 27 کە ئومێد دەکەین ئەم شەو بێ ئینشاءالله ئەم شەو بکە شەوی گەڕانەوە بیکە شەوی تەوبە با ئەم شەو لەدەست نەچێ وەڵڵاهی خەڵکێکی وا بوو تەوبەی تاخیر کرد و وەفاتیان کرد و مردن تەواو بە مەترێک جلەوە چوونە قەبرەوە ئیتر خوا چۆن محاسەبەیانەکە خۆی زانێت ئەزانی نوێژ نەکردن چەند خەتەرە ئەزانی لە قیامەتە برا بە ڕێزەکەم کاتێک پرسیار لە ئاهلی دۆزەخە کرێ خوا پەنامان بە خوا پەنات بە پرسیاریان لێ کرێ ئەرە کاکە ما سەلەکەکم فی سەقەر ئەرێ ئێوە بۆ لە سەقەر ئاگری دۆزەخە ئەرێ ئێوە ئەرە خەڵکینە ئێوە بۆ لە ئاگری دۆزەخدان ئەزان کاک سۆران ئەو خەڵکی دۆزەخە لەن چی ئەزان لەن چی ئەڵێن وەڵا کاکە هۆکاری ئەوەی کە ئێمە لە دۆزەخاین لەم نەکن من المصەلین ئەوە قورئانە ئێمە لە دنیا نوێژمان ناکرد ئای چەند بەدبەختیە ئای چەند داماویە ئینسان بۆ 60 ساڵی تەمەنی خۆی بەهەشتێکی هەتایی لەدەستدات ئای چەند ناڕەحەتە ئینسان بۆ سەفەرێکی دنیایی بۆ شارێکی ترە ڕاستەیارەکەی پڕی بەنزینەکات گیرفانی پارەی تێکات ئەڕوا بۆ سەفارەت بۆ جوازەکەی باو ڤیزەی لێدا بۆ سەفەرێکی لە پێشە پارا با لەگەڵ خۆیدا بەڵام بۆ سەفەرێکی قیامەتە ڕایش لەگەڵ خۆیان نەبات بەخوا داماویە بەخوا سەر لێ شێواویە بۆیە بە ئومێدی ئەوەی ئەم قسانە تەئسیری بۆ بەرابەر زەمان هەبێت ئێمەش دوعای خێری بۆکەین دووبارە پێتەڵەم ێستا تەوبە بکەی لای خوا لەوە چێ لە من پاکتر بیت لەو بەڕێزانەی کە ئێستا لە دەورتن خەریکی نوێژن بگەڕێرەوە تێکەڵی ڕەفیقی خراپ مەبە ئەو شتانەی لە ڕابردووە کردە قێزی لێ بکەرەوە خوا لە خۆتە ڕەنجێنی بە ئومێدی ئەوە ئینشاءالله توانی بێتم لە خزمەت تا بوو بێتم خوشکە بەناز منداڵیان نابێت یا ڕەبی خوای پەروەردگار منداڵی ساڵحان پێبەخشێ بۆ خاتری گەورەی خۆی خوای تەعالا دەرگای ڕەحمەتیان لێ بکاتەوە کاک عەبدولجەبار بە ڕۆژوو بووە چۆ بۆ سەفەر چۆ بۆ شارێکی تر ڕۆژوو نێشکانەوە لە سەفەرەکە کە هاتۆتەوە ماڵەوە ئیتر لە ماڵەوە بێتاقەت بووە تینوێتی زۆری بۆ هێناوە ناڕەحەت بووە لە ماڵەوە ڕۆژەکەی شکاندووە برا شیرینەکەم دوای ڕەمەزان تەنها ڕۆژوو ئەم ڕۆژوە بگرێرەوە هیچت لەسەر نیە ئینشاءالله کە ناڕەحەت بوویتە ڕۆژۆکەت شکاندووە ڕۆژۆکەت بگرێرەوە هیچت لەسەر نییە و دڵت ئاسوودە بێ برا ئازیزەکەم خوای گەورە زۆر بەڕەحمە خوشکە ئاشنا پرسیارێک و داوایەکی هەبوو پرسیارەکە ئەوە بوو کە خوشکێکی کە نوێژەکە الحەمدوللای رب العالمینی لێ تێکەچێ قل هو الله احد لێ تێکەچێ مەسەلەن چی بکە طبعا ئەوەی کە نوێژی لێ تێکەچێ دوو جۆرن برایان و خوشکانی بەڕێزم جۆرێکیان ئەوەیە بالفعل ئەم ئینسانە هەڵە لە فاتیحاکەیدا هەیە هەڵە لە ئەو سوورەتانەیە کە خوێنێ بۆ شێکی تریان وەسوەسەیە شەیطان زەفەری پێ بردووە ئینسانی وایە نوێژ دابەستێ شەیطان ئەمەی بۆ دروست کردووە ئەڵێ نیەتمە 4 ڕەکات نوێژی ئەم نێڕ الله ئەکبەر نیەتمە 4 یعنی 10-12 جار الله ئەکبەرە کاڵی نوێژی جەژنەکە ئەمە وەسوەسەیە بۆی دروست بووە ئەگەر ئەو خوشکە بە ڕێزێشمان وەسوەسەی بۆ دروست بووە بالفعل نوێژەکەی بەوەی وەسوەسەوە وازانە لی تێکچۆ با تەواوی کات با دوو جار ئەو خوشکە ئەو برا بە ڕێزەمان ئەو خوشکە بە ڕێزەمان کە نوێژەکەی لێ تێکەچێ نەی بڕێە لەوانچە شەیطان زەفەری پێ بردبێ تووشی وەسوەسەی کردبێ یان چارەسەرێکی تر بۆ خۆی بدۆزێتەوە ئەگەر خوێنەواری هەیە لە بەردەم خۆیە قورئانەکە دابنێت قورئانەکە دابنێ فاتیحا بخوێنە قل هو الله احد مخوێنە سنەتە خوشکە بە ڕێزەکە مەیخوێنە جارێ هەتا ئەم دەردەتەوە بێت ئاوا لە بەردەم خۆتە قورئانەکە دابنێ نوێژ بکە الحمد لله رب العالمين الرحمن الرحيم لەسەر قورئانەکە بیخوێنە هەتا مانگێک دوای مانگێ یەقین دەبێ وەسوەسەت نامێنێ و
دەردەکەش چارەسەرە بێ خوشکە گەورەکەم. داوای دووەمی پۆلی دوانزەن دوعای خێر لە خوای پەروەردگارە پاڕینەوە خوایە و خاتری گەورەی خۆت قوتابیەکانمان سەرکەوتووکە یا رەب العالەمین بە تایبەتی ئەم خوشکە بەڕێزە کە داوای دوعای خێری لێکردن خۆی و ڕەفیقەکانی و کەسوکاری و یا رەبی خوایە سەرکەوتویان کەی خوای پەروەردگار منداڵی هەموو لایەکمان لە خوێندنا سەرکەوتووکە یا رەب العالەمین. کاکیوا پرسیاری ئەوەی کەوتی مثلا ئینسان بڵێ وەڵا ڕقم لە ڕەشەبایە ڕقم لە بەهارە ڕقم لە زستانە ئایا گوناحبارە بێ؟ بەڵێ گوناحبارە بێت. لا تسب الدهر ئینسان نابێت جنێو بدە، ئەوە جنێودانە بە شێوازەکان. کاکە خوای پەروەردگار کە زستانیە ناوازانێ زستان بۆ مرۆڤ باشە، کە هاوینێ ناوازانێ هاوین بۆ جسمی ئینسان باشە. ئەمە دروستکراوی خوای پەروەردگارن. بۆ ئینسان ناکرێ ناڕازی بێت بە زستان، ناکرێ ناڕازی بێ بە هاوین، ناکرێت ناڕازی بێ بە پاییز. هەر وەرزێک کە بەسەر ئینسانە دێ سوودێکی و کەڵکێکی بۆ ئینسانەکەتیایە. بۆیە بڵێ تاوانە ئینسان بڵێ ڕقم لە پاییزە، ڕقم لە بەهارە، ڕقم لە بایە، ڕقم لە خۆرە، ڕقم لەم گەرمایەیە، ڕقم لەم سەرمایە، بەڕاستی باش نییە. ئینسانە بێ خۆی لەو جۆرەشتانە بپارێزێ. یەکێک لە زانان کە لەگەڵ خوایە زۆر بەینی خۆش بووە، ڕۆژێک کاچێتە دەرەوە ئەڵێ دنیا چەند هەورە، شەو دیانە خەوی چونکە زۆر پاک بووە، گوناهێکی بچووکیان کردو یەکسەر پیانەوە دیار بووە، وەکو چۆن جلێکی سپی نقطەیەکی ڕەشی پێوەکەی پێوەی دیار بووە. شەواتونەتە خەوی پیان و تۆوە باشە ئێمە ئەرزوو ئاسمان بەڕێوە بینیان تۆ، چونکە پاک بووە لێ قبوڵ نەکراوە، پەشیمان بۆ تۆ یەکسەر. بۆیە بەڕاستی ئەم جۆرە قسانە نەوترێ کاکی وا باشترە. برا عەزیزەکەم کاک ئاوات ئەفەرمێ 3 ساڵ بۆ 4 ساڵە لە نوێژ و ڕۆژوو دوور کەوتومەتەوە بە ئێستەی شەو. وڵاهی ئەو نەسیحەتانەی کاک سۆران بۆ ئەم برایە شەر گرنگن. یعنی کاک ئاوات نوێژکردن، عیبادەتکردن، هەتا ئیشت بەخوا بێ ببیکیت. ئێستا تۆ کە ئەژیت خوای پەروەردگار لوتی پێداویت، چاوی پێداوی، گوێی پێداوی، کۆمەڵی ئەندامی پێداوی بە پارە ناکردرێ. ئەم هەناسەی خوای پەروەردگارە پێداوی هەڵێ مژیت لەسەر ئەرزی خوا ڕۆیتە ڕێوە. خوای تەعالا کەسایەتێکی پێداوی، زبانێکی پێداوی، قسەی پێکەیت. ئەم هەموو نیعمەتەی پێداوی ئەی نابێ شکری خوا بکەی، ئەی نابێ سوپاسی خوای پەروەردگار بکەی. ئێستا گەنجی برا خۆشەویستەکەم شەیتان وات لێکا نوێژێ بکەی نوێژێ نەکەی. ئەزانی زۆر خەتەرە ئینسان نوێژێ بکە و نوێژێ نەکا. بەڕێزان باوەڕ بفەرمونون خوێندومەتەوە کە ڕۆژێک ئافرەتێک دێ بۆ لای پێغەمبەر موسا عەلەیهی سەلام، پێڵێ ئەی موسا تاوانێکی گەورەم کردووە، ئایا بۆم هەیە داوای لێ خۆش بوو بکەم لە خوا، بۆم هەیە پەشیمان بمەوە؟ پێغەمبەر موسا گوێی لێگرێت تاوانەکەت چییە؟ ئەڵێ زینام کرد، خوا پەنامان بە، زینام کرد، دوای زیناکە سکم بوو، حەملم بوو، حەملەکەم گەورە بوو، بەڵام نەمێڵا بم بێ، هەوڵ مەدانم بێ، بەڵام وردە 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 بە کورتی مناڵەکەم بوو. کە منداڵەکەم بوو بۆی کەسوکار و خەڵک زۆر پێم نەزانێ، منداڵەکەم لە ناو برد. پێغەمبەر موسا زۆر لی تۆ ڕابێت، تۆ تاوانی قەتڵیشت کردووە، تاوانی زیناشت کردووە، لەم ژوورە بڕۆ دەرەوە تا خوا ژوورەکەی نەڕمانەوە بەسەرمانە. پێغەمبەر موسا وای پێڵێت تۆ زانین چیت کردووە؟ تۆ دوو تاوانی زۆر گەورەت کردووە، مناڵێکی بێ تاوان بێدەسەڵاتە کوشتووە، زینات کردووە، ئێستا هاتووی داوای لێخۆش بوونەکەی. خوای پەروەردگار جەلە جەلالوه مەلائیکەت بۆ لای پێغەمبەر موسا ئەنێرێ، ئەی بڕۆ بە موسا بڵێ ئایا تاوانێکت پێ بڵێم لە تاوانی ئەو ئافرەتە گەورەتر بێ؟ مەلائیکەت دێ بۆ لای پێغەمبەر موسا، بە پێغەمبەر موسا فەرمێ خوای تەعالا منی ناردۆ بۆ لات، دڵێ ئەو ئافرەتە شکانەوە، ئایا تاوانێکت پێ بڵێم لە تاوانی ئەو ئافرەتە گەورەتر بوو کە زینای کرد و حەملیشی بوو، دوای حەملەکەشی کوشت؟ پێغەمبەر موسا فەرمووی بۆ تاوان هەیە لەو تاوانە گەورەتر بێ؟ فەرمووی بەڵێ، ئەو کەسانی کە نوێژێکەکەن و نوێژێک ناکەن، ڕۆژێک خوا ئاپەرستن و دوو ڕۆژ خوا ناپەرستن، تاوانیان لای خوا لە تاوانی ئەو ئافرەتە گەورەترە. بەڕاستی خەتەرە برای بەڕێز، خەتەر ئینسان بەم شێوازە عیبادەت کە.
ومێدەکەم ئینشاءڵڵا ئەم ڕەمەزانە بێتە مای گەڕانەوە. الحەمدولیلا گەنجێکی ڕازگۆیت، بە ڕازگۆی باسی خۆتە کرد، ئەوە جێ دەستخۆشیە بەڕاستی. بەڵام ومێدەکەم ئینشاءڵڵا بینی خۆت و خۆشت چاکەی. مادام لەگەڵ منە ڕازگۆ بووی لە تەلەفۆنە، دڵنیام لەگەڵ دەوروبەریشتا ڕازگۆیت، ئەوە جێ دەستخۆشیە. بەڵام لەگەڵ خواشدا نێوانت سافکە، نێوانت چاکە. واللهی 20 ساڵ تریش نوێژ نەکەی پەشیمانە بیتەوە، والله 100 ساڵ تریش نوێژ نەکەی پەشیمانە بیتەوە. جا لە ئێستا دەستی پێ بکە خۆت مرتاحکە، بەخوا ژیانت خۆشە بێ، دایکت بۆ چاکە بێ، دەوروبەرت بۆ چاکە، دڵیشت زۆر مرتاح بێ. ئەزانم ئێستا زۆر ناڕەحەتیت، یعنی ئەوەن بەردەوام مەستەکەی شتێکت ون کردووە، شتێک لە دڵتایە، کێشەیەک تەیە، مشکلەیەک تەیە. ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا. خوا فەرمیار کەسێ پشت لە من بکە، پشت لە دینەکەی من بکە، ژیانێکی کولەمەرگی تووشەکەم. ئەو ژیانی کولەمەرگیەکە ئینسان بەردەوام خەم و خەفەتیە. خوا پەنامان بە یا رب العالمین. بۆیە ئومێدەکەم کاک ئاوات ئەم قسانەی کە ئێمە لە خزمەتیان کردمان دەوری هەبێت، دوعایشت بۆ بکەین یا ڕەبی خوای تەعالا هیدایەتی من و هیدایەتی تۆش بدات کاک ئاوات گیان. خوشکە مەریەم پرسیاری یەکەمی ئەوە بوو کە نینۆکی بۆ یاخکە، قژی بۆ یاخکایە دەستنوێژی دەرەچێ. خوشکە بەڕێزەکەم بۆ یاخکردنی قژ و بۆ یاخکردنی نینۆک ئەگەر ئەو بۆ یاخانە بێت کە تەڕ نابن، واتە لە کاتی غوسڵدا قژت تەڕ نابێ یان نینۆکە تەڕ نابێ، بەڕاستی ئەوە دەستنوێژەکەت غوسڵەکەت دەرناچێت، ئەبێ ئەوە بزانیت. ئێستا مەسەلەن خەنە هیچ کێشەیەکی نییە قژەکە تەڕە بێت، بەڵام ئەندێ دەرمانی ترێ تەڕ نابێت. بۆی ئەو دەرمانانەی کە بەکارێنیت جاگەر مکیاژی دەموچاویش بێ، ئەگەر نێڵە پێستەکە تەڕ بێ، ئەوە غوسڵ و دەستنوێژت دەرناچێت. خوشکە گەورەکەم پرسیارێکی ترێەوە بوو، خوای گەورە بەپێی خراپەکانمان لەگەڵمان دەکات. نەوەڵا خوای گەورە بەپێی خراپەکانمان لەگەڵمانە نایکە. مەرجنە ئینسانێکە نەخۆشکەوێ بڵێ وەڵایەوە بۆیە نەخۆشکەوتی چونکە نوێژی بەیانی لەدەستدا، نە وانە ئەوە بۆیە دڵی فڵان کەسشکان. نە بەڕێزان، خوای تەعالا بەپێی گوناحەکان خۆمان لەگەڵا بکات. وەڵایی لە پێش ئێوەی ئایەسە من ئەباتە ناخی ئەرزە. تێگەشتم بەڕێزان، خوا بەڕەحمە، خوا زۆر بەڕەحمە. بەڕێزان ئەزان چی گوناحە کرێ، ئەزان چی تاوانە کرێ. ئینسانە 50 ساڵە تاوانەکە دێت وەڵی خوایە تووبتوی لێک، خوا لێی خۆشە بێ. خوا بەڕەحمی خۆی شێمان خاتە باشتەوە، بەڵام دەرەجەی باش بەپێی کردەوەکانی خۆمانە. بۆیە هیچ کاتێک خوای تەعالا بەپێی تاوانەکانی خۆمان لەگەڵمانە نایکە. کاک فەرهاد لە سوید بەهۆیەوە کە مزگەوتەکان داخراون بەوەی کۆڕۆناوە، فەرمووی ئێمە لە مانگی ڕەمەزاندا بۆی تەراویحەکانمانە دەست نەچێ. لە کوردستانەوە کاتێک کە نوێژی تەراویح بووە یان نوێژی عیشا و نوێژەکانی تر بووە، ئێمە تەماشای تەلەڤیزۆنەکەمان کردو، جەماعەتمان لەگەڵ تەلەڤیزۆنا کردو. برا بەڕێزەکەم، ئەو بەڕێزانی لە ئەوروپا گویان لێمە، هەر خوشکێکی تر هەر برایەکی تر، بەڕاستی کاتێک کە مزگەوت داخرا ئیترەوە ئینسان عوزری هەیە ناچێت بۆ مزگەوت، یعنی ناتوانێت بڕات، بەدەستی خۆی نییە. ئیمامی ئەحمەد ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ لە سجنا بوو کە بانگی ئەدا حەی عەلە السەڵا، هەڵەسا هەموو نوێژە، هەڵەسا چوو بۆ نوێژ، ئاوێ لە دەرگای سجنەکە کرد گیراوە، قفڵی پێوەیە، ئەگەڕایەت خوایە من مەعزوورم. بۆی ئەو کەسێک کە مزگەوتەکە داخراوە ناڕوە، ئەمەی تر عوزری هەیە، یان لە سجنای عوزری هەیە. کە عوزری هەبوو جەماعەتەکەی کە ساڵی ڕابردوو کردوێتی بە جەماعەت، ئێستا بۆی ناکرێ، خوا بۆیە نووسێ. بەڵام بەڕاستی برا بەڕێزەکەم، نوێژکردن لە پشت تەلەڤیزۆنەوە تا ئێستا کردوتە نەتزانیوە، خوای تەعالای شڵا پاداشتە بۆ نووسێ. بەڵام بەڕاستی جایز نییە، ئەگەدار بە، دروست نییە. نەک لە سویدەوە کە لەگەڵ ئێرە کاتی نوێژەکانمان جیایە. ئەگەر کەسێک لە کۆڵانەکە لەگەڵ مزگەوتەکەی مندا لە تەلەڤیزۆنەکە و نوێژکە هەر جایز نییە. بەڕێزان ئەو نوێژە بە نوێژی جەماعەت حسێب نییە، ئەگەدار بن، بە هیچ جۆرە بە نوێژ جەماعەت حسێب نییە. بۆیە من ئومێد دەکەم کە ئەو هیچ موسڵمانێ ئەو جۆرە نوێژانە نەکات، خوای پەروەردگار خێرەکەی بۆ نووسێت. یەقینتانە بە ئینسانە لەسەر نوێژێک بەردەوام بوو بێ، نوێژی تەراویح پار کردوێتی لە مزگەوت، ئێستا مزگەوتەکە داخراوە یان نەخۆش کەوتووە، لە ماڵە خوای تەعالامان پاداشتی بۆنسەوە. حەدیثی صحیحی پێغەمبەری خۆی صلی الله عليه وسلم إذا مرض العبد أو سافر كتب له مثل ما كان يعمل عليه مقيما صحيحا. أو حديث پیغمبر صلى الله عليه وسلم. بۆیە پیش پێویست بۆ ناکە بەڕاستی ئینسان اقتدا بە تەلەڤیزۆنێکە و بکە نوێژی جەماعەتی لەگەڵا بکە. برا ئازیزەکەم، خۆی تەعالا بتان پارێزێ. باوکی دانیال دوو پرسیاری هەبوو، ختمی قورئان کات بە دوو جۆر.
بەشێکی گوێ لە قورئانەکە ئەگرێ بەشێکی قورئانەکە ئەخوێنێتەوە ئەو شوێنی کە ئازانێ قورئانەکە بخوێنێ ئەخوێنێ ئەو شوێنی نازانێ گوێ لێگرێ بە هەردووکی بە خەتم بۆ حسێبە یەقینتە بێ برا بەڕێزەکەم خوای پەروەردگار زۆر بەڕەحمە بەڵام کاتێک گوێت لێکرد با داڵغەت لای قورئانەکە بێت. پرسیاری دووەمی برا بەڕێزەمان کرێکاریەکە بەشەو ئیشەکەن لەسەر ئیشەکە هەتا سەعاتی یەکیان 12 لەسەر ئیشن زیکرەکەن دوایە چن بۆ مزگەوت ئایا لەیلەتول قەدریان بۆ نووسێ برا بەڕێزەکەم وەڵڵاهی ئەگەر تا بەیانی لەسەر ئیشەکەت بەردەوام بی نەرچی بۆ مزگەوت مادام ئەو شەوە زیکرەکەی یادی خوای پەروەردگارێک کەسابەتی حەڵاڵەکەی خوای تەعالا بە لەیلەتول قەدر بۆ تەنووسێ خۆ لەیلەتول قەدر مەرجنیە هەر لە مزگەوتابی مەرجنیە هەر لەسەر بەرماڵبی بەڕێزان ئینسان بەخەبەر بێ و دەمی بە زیکری خوای پەروەردگارەوە بێت داوای لێ خۆشبوون و نوێژ ئەو بکە ئیتر لە هەر جێگایەکدای خوای تەعالا بۆ تەنووسێ بەتایبەتی کە جەناب لە یەکەوە دێیتەوە بۆ هیلاکێ دێیت و دەسەکەیتە عیبادەت یەقین دەبێ خوای پەروەردگار بۆ تەنووسێ برا خۆشەویستەکەم. کاک محەممەد تووشی نەخۆشی میزە چرکە بووە خوای تەعالا پەنای بە بەڕاستی نەخۆشیی خراپە هەندێک لە برایان و خوشکان تووشێ بن بەڕێزان میزە چرکە دوایەوەکی ئینسان ئەڕوا بۆ لای پزیشکە بەڕێزەکان دەرمان و عیلاج وەرئەگرێت ئەگەر چارەسەری بوو ئەوە سوپاس بۆ خوای پەروەردگار ئەگەر چارەسەری نەبوو ئەم بەڕێزە حاڵەتێکی لە بەردەمایە بۆ نمونە دەستنوێژ ئەگرێ لە دوای دەستنوێژەکەی ئیتر میزە چرکەیەتی چی بکات هەر خوشک و برایەکی بەڕێز ئەم نەخۆشییان بوو هەوڵدا چەند دەقیقەیەک پێش دابەستنی نوێژ دەستنوێژ بگرە مادام نەخۆشیە بەردەوامە لەگەڵتە چەند دەقیقەیەک ئەمە فتوای زانایانە ڕزا و ڕەحمەتی خۆیان لێبێ چەند دەقیقەیەک پێش ئەوەی نوێژ دابەستی دەستنوێژ بگرە کە دەستنوێژت گرت یەکسەر لە مزگەوتی بڕۆ بە جەماعەت لە ماڵەوە وەرە سەر بەمان نوێژەکەت بکە لە کاتی نوێژەکەدا میزاتە خوارەوە گیانیشە تەرکردی نوێژەکە مەبڕە چکە بەڕاستی بەدەست خۆت نییە چی بکەیت نوێژەکەت بکە بەڵام دوای جێگاکەی ئاوێکی پیا بکە بەو شێوازە نوێژەکەت قبوڵە بەڵام ئەوەندە زۆر درەنگ دەستنوێژەکە بگرە ئەنی دەستنوێژەکە کاتێ بگرە یەکسەر بچتە ناو نوێژەکەەوە ئینشاءڵڵا خوای تەعالا شیفا دەدا دوعات بۆکەین. دیارە بەرنامەکەمان بەرەو کۆتایی ڕواوی ماوە لە کۆتاییدا دوعا بکەین ئەپارڕین لە خوای پەروەردگار یا ڕەبی خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت ئەو برا بەڕێزانە ئەو خوشکە ئازیزانەی کە داوای دوعای خێرایان لێ کردوین بەتایبەتی خوشکێکی بەڕێز لە ئێرانەوە لە پیرانشارەوە داوای دوعای خێری کردووە ئومێدی بە دوعاکان ئێمە و ئامینی برایان و خوشکانم هەیە ئێوەش دەستان بەرزەوەکەن بۆ لای خوا با پێکەوە دوعایەکیان بۆ بکەین دڵێن بە دوعاکان من خۆشەوە بەڵکو ئامینی ئێوە قبول ببووی یا ڕەبی خوای تەعالا ڕەحم لەم خوشکە بەڕێزەمان بکە بۆ خاتری گەورەی خۆی بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی کێشەکانی بۆ چارەسەر بکە مشکلەکانی لە کۆڵ کاتەوە یا ڕەب العالەمین ئەوەی لە دڵیایەتی چاکە خوای تەعالا بۆی بکات یا ڕەبی خوا لە گوناهی دایک و باوکمان خۆش بی لە گوناهی مردەکانمان خۆش بی عاقبەتمان بەخێر بگێڕ یا ڕەب العالەمین خوای پەروەردگار لێتە پاڕینەوە شەوی لەیلەتول قەدر بە قسمەت کردبێتین یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە لە ئەجر و پاداشتی لەیلەتول قەدر بێ بەشمان نەکەی یا ڕەبی خوای بێ بەشمان نەکەی یا ڕەبی خوای بێ بەشمان نەکەی یا ڕەبی خوای پەروەردگار هەر برایەکی بەڕێز هەر خوشکێکی ئازیز لەم مانگی ڕەمەزانەدا لە غێری ڕەمەزاندا چاویان لە هەژاران بووە چاویان لە نەداران بووە یا ڕەبی خوای تەعالا تووشی ناخۆشی و نەخۆشی نەبن یا ڕەبی خوای بەرەکەت بخەیتە ماڵێن یا ڕەبی خوای بەرەکەت بخەیتە منداڵن یا ڕەبی خوای بەرەکەت بخەیتە سەر و دوو سامانێن یا ڕەبی خوای پەروەردگار هەر بەڕێزێک چاوی لەم کاناڵ و دەستگایانەیە چاوی لەم دەستگایە بۆی نەکوژێتەوە خوای پەروەردگار بە باشترین شێوە پاداشتی بێتەوە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای تەعالا لێتە پاڕینەوە ئەو خوشکە بەڕێزانەی کە پرۆسەی هەڵسەرگیریان نەکردو خوایە کاریان بۆ ئاسان کەی یا ڕەبی خوایە کاریان بۆ ئاسان کەی ئەو برا بەڕێزانەمان بە هەمان شێوە یا ڕەب العالەمین خوای پەروەردگار ئەو خوشکە بەڕێزانەی کە منداڵیان نابێ و هەڵسەرگیریان کردو خوایە منداڵی ساڵحیان پێبەخشە خوایە منداڵی هەموو لایەکمان ساڵح کە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە بەڕێزانەی داوای دوعای خێران لێ کردوین یان ئەو برا خوشکانەمان کە لە شاشەکەەوە تەماشامانەکەن لەم سەر ئەرزەیان پێویستیان بە دوعای خێرە بەڵام بە خزمەتیان نەگەشتن پێمان بڵێن یا ڕەبی خوای کەسێکیان بەنیەتی خۆیان ڕەحمان لێ بکەی یا ڕەبی خوای بێ بەهانای هەموو لایەکیانەوە یا ڕەبی خوای تەعالا و بەڕێزانی کە ئێستا گوێیان لێمانە یا ڕەب العالەمین لێتە پاڕینەوە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت بۆ خاتری ئەسما و صیفاتی خۆت ئەگەر قەرزان قەرزەکان بۆ ئاداکەی ئەگەر نەخۆشن شیفایان بی ئەگەر نەخۆشیان هەیە شیفایان بی ئەگەر گیراویان هەیە بۆیان ئازادکەی یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای ئەگەر گیراویان هەیە بۆیان ئازادکەی ئەگەر کەسێکیان لە دوورە وڵاتە یا ڕەبی خوایە پیان شایت کەیتەوە یا ڕەبی خوای هەواڵی باشیان بۆ بێنی یا ئەکرەم الەکرەمین یا ڕەبی خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت ئەم برا بەڕێزانە کە بەم کاتیشەوە لە پشتی کامێرەوە لە پشتی کۆمپیوتەرەوە
بۆ ئەوەی ئاەتەکانی تۆ فەرمودەکانی پێغەمبەرەکەت بگاتە ئێوە دانیشتون نەخەوتون یا ڕەبی خوای تەعالا بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت دڵیان خۆشکەی خۆیان و ماڵ و منداڵن لە نەخۆشی لە بەڵا لە ناڕەحەتی بەدوورکە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای تەعالا هەر نیەتێکی باش لە مێشکیاندایە لە دڵیاندایە یا ڕەبی خوایە بۆیان ئاسانکەی یا ڕەبی خوایە بۆیان ئاسانکەی یا ڕەبی خوایە ڕەحم لە هەموو لایەکمان بکەی ئامین آمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.